وەرزی تەکاندنی گوێزە لە دەڤەری یەورامان لەگەڵ باخەوانێک دەچینە ناو دارگوێزەکان. ئەو دەڵێت نەخۆشی چەند ساڵێکە کاریگەری خراپی لەسەر بەرەمی گوێز دروست کردووە و مەترسی لە ناوچوونی دارگوێزەکانیانەیە. ئەم نەخۆشیە لێیە ئەوەش هەبوو ئەو نیسبەتە کەمە گوێزە بە نەخۆشی پەروەردە بوو. فەرموویە سەر لە 15-20 گوێزە سەیری دوانیان چاک نییە، هەمووی کورمۆڵەوی تر دارەکەش نەخۆشە. ئەوە بۆ ئەرزم کردن کە نەخۆشی و جا وەکو ساڵانی تریژ نییە، جەوەکە تۆزە گەرمترە، یعنی گوێز لەگەڵ گەرمایە خۆشی نایە. فەرموو گوێزە ساڵی ئاگروپیەوە ناوە هەمووی سوتاوە. دووەمی شەوەی نەخۆشیەتر بەرگەر ناگرێت، بەرامەکەی کەم بووتەوە. ساڵانی پێشوو گوێز زۆر بووە، بەرام زۆر بووە لە هەموو ڕوویەکەوە. هەورامان بە گوێز بەناوبانگە و جگە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەندێک کات بەرەمی گوێز بەر وڵاتانی دەرەوەی ژڕەوانە دەکرێت. بەڵام چەند ساڵێکە جۆرێک نەخۆشی کە بە شێرپەنجەی گوێز ناو دەبرێت لە دارگوێزەکانی هەورامانی داوە. ئەوەش وەکارێکی سەرەکیە بۆ کەمبوونەوەی بەرەمی گوێز لەم ساڵیشدا. وەگەوترێت گوێزی هەورامان بەدەست دەشکێت، بەڵام چەند ساڵێکە نەخۆشی بەروکی گوێزەکانی هەورامانی گرتووە. باخەوانەکانیش مەترسی لە ناوچوونی گوێزەکانیانەیە. ئێستا حەزمەکەی دابەزیوە بۆ 5,000 بەتایبەتی ئەم 2 ساڵە بوونی تەبیعی ئەو نەخۆشی کە ئێستا لە ناوچەی هەورامانە دەرکەوتووە کاری کردوتە سەر بەرهەمی گوێز لە ڕووی چەندایەتی و جۆرایەتی و تەنانەت کوالێتێکەشی. ئەمە وای کردووە بڕی ئەو بەرەمی کە لە ساڵانی پێشوە بەرەمە هات لە دارێک لە ئێستایا جیاوازە حەجمەکە بڕی بەرەمەکەی کەمترەوە لەمان کاتە حەجمەکەشی حەجمی گوێزەکە کەمترەوە لەگەڵەوەشە جۆری گوێزەکە لە جۆری گوێزێکی باشەوە دابەزیوە بۆ گوێزێکی مامناوەند تەنانەت بەرەو خرابوونی شەڕوە و لەگەڵەوەش ئەگەر بێت و ئەم حاڵەتی نەخۆشیە کە لە ئێستا لە منتیقەکەیە بڵاوە ئەگەر بێت و هاوکار نەبن بۆ چارەسەرکردنی بۆ ماوەی چەند ساڵێکی ئەو بەرهەمەش کە لە ئێستاە بەرهەمە هێنرێ کە لە ساڵانی بەرەمی ساڵانی پێشوو خراپترە ئەتوانین بڵێن ئەو بەرهەمەش نامێنێ. باخەوانەکان داواکارن حکوومەت و لایەنی پەیوەندیدار چارەسەری پێویست بۆ نەخۆشی دارگوێزەکانیان بدۆزنەوە. لە ناوچەی هەورامان زیاتر لە 10,000 دارگوێزن. ماوەی چەند ساڵێکی شاکشت و کاڵ یەڵەبجا هەڵمەتی قەڵاچۆکردنی نەخۆشیەکەی دەست پێکردو و داواژ لە باخەوانەکان دەکرێت قڕکەر و ئەو ڕێنمایانەی پێیان دەدرێت بۆ پاراستنی دارگوێزەکانیان وەک خۆی جێبەجێ بکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بیارە.